ئێستا ئێمە گلەیمان لەم ئەلمانیا کوردیانە ئەوەیە کە خەڵکێکی زۆریان هەڵ ناوە بە ناوی ئەوەی دەوڵەتی کوردی دروست دەکەن بەڵام ئەوان باشتر ئەزانن کە ئەم دەوڵەتە کوردیە دروست ناکرێ لێرە ئەم دەوڵەتە کوردیە لە مەساڵحی ڕۆژئاواییەکان بە گشتی و ئەمریکا بە تایبەتی لە بەرژەوەندی ئەوان نییە دەوڵەتێکی کوردی بچووکی زەعیف لەم دوورگەیە دروستکەن کە هەموو ئەترافەکانیان دەوڵەتێکی بەهێزە خاستەتەن بۆ کوردێک دروستیکەن کە ئەو سەردەمەی میسس بیل کە میسس بیل لە کتێبەکەی خۆیان باسەکە ئەڵێ ئێوە چۆنتانێت ئەمە ئەو سەردەمی 1920ەکان باسەکەم زمانی شێ مەحموود کە ئەو کتێبەی نووسی و باس لەواکە ئەڵێ دژی یەکێکی وەکو مێجەر نوێیلە هەروەها حتا چەرچل کە نیازی بوو ئەویش بە نیاز بوو دەوڵەتە کوردیەکە دروست بێ ینی ئەویش ئەویست دەوڵەتێکی کوردی لەو بینیا وەکو چۆن دەوڵەتێکی مەلەکی عەرەبی دروست بووە لە بەغدایە ئەویش ئەوی دەوڵەتێکی مەلەکی کوردی دروست بێ ئەوەی شێ مەحموود گەورەتر کەین دەوڵەتی فارس هەیە و هی تورکێ دەوڵەتێکی کوردیش دروست بێ ئێمە بەم سێ چوار دەوڵەتە مەرکەزیە کە دروستمان کردو سەر بە ئێمەن واتە دەوڵەتی ئەتاتورک و دەوڵەتی ئێرانی لە ساڵی 1925 وتی ڕەزا شاه بوو بە حاکم هەروەها دەوڵەتی مەلەکی لە ساڵی 1921 لە عێراقا کە دروست بوو ئەمانەمی سەر بە ئینگلیز بوون چەرچل کە ئەو کاتە وەزیری مستعمراتەکانی بەریتانی بوو ئەیوت ئەم سێ دەوڵەتە مەرکەزیە کە هەن هەر سێکیانەتوانن بەری بەلشەفیکەکە بگرن بۆ ئێمە بەری کۆمۆنیستەکان بگرن هی سۆڤێت ئەگەر کوردیش بکەینە دەوڵەتێک ئەویش لە ئاستی خۆیەوە بەریەگرێ بەڵام ئەوان لەسەر ئومنیەتێک کوردەکانیان ڕاگرت بەڵام یەکێکی وەکو میسس بیل کە تەبعاً لەگەڵ مێجەرسۆن و ئەو خەتی ویلسن و ئەوانەی ترایە کە دایمە تەسەوریان هەروە بوو کە کوردەکان وەکو بەلوچەکان ببەن بەڕێوە ئیدارەیان بکەن کە لە هندستانە ئیدارەیان گرتووەتە دەستیان بەهۆی دەرەبەگەکانیانەوە کە هەیە ئەمانیش دەتوانرێت بەهۆی شێخی تەریقە و دەرەبەگەکان کە لە ناویانە بەرپابوون و دروست بوون بەهۆی ئەوانەوە حکم بکرێن پێویست بەوە ناکە دەوڵەتیان بۆ دروستکەین مسس بیل ئەڵێ چۆن دەوڵەت لە شوێنێکە دروست ئەەکەی کە هەموو دژی هەموون یعنی کوردەکان هەمویان دژی یەکترن هەر یەکێکیان دژی ئەوی تریانە ئێستا سەیری ئەو تعریفەی میسس بیل کە لە ساڵی 1920ەکانە کردوێتی ئێستا کابرای ئەمریکیش جیمس بیکەریان هاملتۆن ئەوانیش هەروە ئەڵێنەوە ئێستا وەختێک جۆرج بۆش ئەگەر حتا جۆرج بۆش تەمان قەناعەتی بەوە نیە مطلقاً کە بڵێ دەوڵەت بۆ کورد دروستکەم ئەگەر قەناعەتیشی بێتە سەر ئەوەی دروستیکە هەر جیمس بیکەر و لی هاملتۆن پێڵێنەوە ئەڵێن بابە تۆ دەوڵەت بۆ چێ دروستەکەی کە هەر هەمویان دژی یەکترن کەوابوو ئێمە گلەیەکە کە لە دەرەوەی خۆمان حەقمان نییە بیکەین گلەیەکە لە ناوەوەی خۆمانەکەین کە ئایا ئەم کوردانەی خۆمان بۆچی نەیانتوانیوە پێکەوە وەکو خۆیان لە ناو خۆیانە بتوانن بژین آخر بۆ کابرایەکی تورک ملتەزیمە پابەندە بەوە سەوابیتی خۆیەوە ئێمە ئەزانین سلێمان دێمەریل هاتە سەر حکم بوو بە ڕئیس جمهور و ڕئیس حکومەت پێشتریش سەوابیتی سیاسەتی خۆیانی نەگۆڕی ئەو لیبرالی بوو پۆڵەند ئەجوید هاتە پێشە بوو بە سەرۆکی حکومەت چەپی بوو سەوابیتی نەتەوایەتی خۆیانی نەگۆڕی هی سیاسەتی تورکی ئەربەکان هاتە پێشەوە لەگەڵ تانسوات چیلەر حکومەتیان تەشکیل کرد سەوابیتی نەتەوایەتی و سیاسەتی خۆیان نەگۆڕی ئۆردۆغان هاتە پێشەوە خۆی بە تەنیا حکومەتی تەشکیل کرد و دە ئەندامی مابوو بگاتە ئەوەی دەستور بگۆڕێ بەڵام لە هەمان کاتە ئامادە نەبوو سەوابیتی نەتەوایەتی و سیاسەتی تورکی خۆیان بگۆڕن لە هیچ مستەوایەکیە بۆچی ئەم کوردانەی ئێمە ئامادە بوون هەموو لەسەر هەموو مستەوایەکە سەوابیتی خۆیان بگۆڕن کە ئەسڵەن سەوابیتیان نەبوو ئایا وەکو استراتیجیەتێکی کوردی لە مەدای ئەم 100 ساڵەی بزوتنەوەیکی عەلەمانی کوردی سکولەرستی کە دینەکەی خستۆتە لاوە بە پێچەوانەی تەوژمی ئاوی ناوچەکە هەمووی شەپۆلی ناوچەکە مۆنجەدا ئەم بە پێچەوانەی ئەوە حرەکەت دەکا ئایا چیمان لێی دەستکەوتووە ئایا ئەو قازانجەی کردومانە چییە ئایا ئێستا ئەمەی کە کوردێک دڵی پێی خۆشە کە لە بەغدایە دروشتێک بە عەرەبیە نووسرێ لە خواریەوە بە کوردیە نووسرێ ئایا ئەمە دوای 6 ساڵ لە زەمەنی مەلیکیشە ئێمە ئەمەمان هەر هەبووە لە بەغدایە ئایا ئەمەیە جێگای دڵخۆشیمان نرخێکی عەمالەت نرخێکی ڕێکەوتن لەگەڵ ئیحتیلالێک کە هاتۆتە ناوچەکەوە دژی هەموو بەهایەکی میلەتەکانە ئێمەی کورد لێرە ئەم سیاسەت مەدارە عەلمانیانە کە لەگەڵ ئەم ئیحتیلالەیە ڕۆیشتون دژی هەموو بەهای دەور و پشتمانن
دژی تەوەجوهی کابرای ئێرانین و سیستم و نەریت و دەستوری ئێرانین دژی سیستم و نەریت و تەوەجوهی تورکیاین دژی سیستم و تەوەجوهی عەرەبی سوننە و شیعەن ئایا بەتەنیا لێرە دوو حیزبی کورد دوو یەک بزاوێکی سکولەرستی کورد بەتەنیا ئەتوانێ لێرە پشت بە ئیحتیلال ئامانجی کورد بێنێتە دی لە کاتێککە ئامانجەکە خۆی دژی سیستم و ئیدارە و نەریت و بەها و دید و تێڕوانینی وڵاتەکانی دەور و بەرمانن ئەنجا ئایا ئەشێ ئەوەندەمان گومانی باش هەبێ بەم ئیحتیلالەکە دەوڵەتمان بۆ دروستەکە ئاخر ئەم دەست لە هەمبانەی بەتاڵەوە دەرچوونەی پارتی وێچێتی ئێستا کە قوڕی بۆ پێون مەرجنیە قوڕەکەش بنەوە بەسەری ئێمە دیسان لەگەڵیان بپێوین پێشمەرگایەتیمان لە شاخا لەگەڵکردن بەشداری خوێن بووین لە شاخا بەڵام بەشداری ماف نەبووین لەگەڵیانە لە واقعەکەیە لەبەرەوە وەختێک ئەوان لەگەڵ ئەم تەیارەی ئیحتیلالە ڕۆیشتون و ئێستا دۆڕاندویانە مەگەر ئاوردانەوەیەکی استراتیجیان لە تاریخی کۆن و تازەی مێژووی کوردی خۆمان بدایە ئەبوایە بزانن کە هەموو پشت بەستنێک بە ئیحتیلالی دەرەوە زرکەتاڵێکی لێبۆتەوە هەموو ڕێکەوتنێک لەگەڵ دەور و بەرمانە زیاتری لێبەرهەم هاتوو وەک لەوەی کە دژایەتی کردنیەتی